شەوی ڕابردوو مادلین ئۆڵبرایت وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا لە تەمەنی 84 ساڵیدا بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە گیانی لەدەستدا. ماریا جانا کۆربیلۆڤا ناسراو بە مادلین ئۆڵبرایت لە ساڵی 1937 لە براگی پایتەختی چێکسلۆڤاکیا لەدایک بوو دوای ئەوەی وەک پەنابەرێک ڕوودەکاتە ئەمریکا لە شاری دنفەر لا ویلایەتی کۆلۆرادۆ وانەی سیاسەت دەڵێتەوە پاشتریش پەیوەندی دەکات بە زانکۆی ویلیسلی ژنانەی تایبەت بۆ وتنەوەی وانەی سیاسەت. پاشتر لە ساڵی 1997 دا دەبێتە یەکەم ژن کە لە ئەمریکادا پۆستی وەزارەتی دەرەوە وەربگرێت. مادلین ئۆڵبرایت کەسایەتیەکی کاریگەر بۆ لە خولی یەکەمی دارەکەی بیل کلینتۆن سەرۆکی ئەمریکا بۆ پێی سەرەتا وەک باڵیۆزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان کاری کردووە بەر لەوەی لاخولی دووەمدا ببێتە گەورە دیبلۆماتکارێکی ئەمریکا هەروەها لە ئیدارەی کارتەردا کاری کردووە. ئۆڵبرایت دەستێکی باڵای هەبوو لە ڕێکەوتنامەی واشنگتۆن لە نێوان یەکێتی و پارتی کە بەهۆیەوە شەڕی ناوخۆی چەند ساڵی نێوان ئەو دوو حیزبە کۆتایی هاتوو دواتریش ڕێکەوتنامەی استراتیژی لێکەوتەوە. ئۆڵبرایت یەکێک بووە لەو بەرپرسە ئەمریکیانەی پشتیوانی فراوانبوونی پەیمانی ناتۆی کردو و هاندەری دەستێوەردانی هاوپەیمانیەکە بووە لە ناوچەی بەڵقان و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی چەکی ناوکی. هەروەها ڕوخسارێکی دیاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ لە ماوەی نێوان کۆتایی هاتنی جەنگی سارد و جەنگی بەناودژە تیرۆر کە بەهۆی هێرشەکانی 11 سێپتەمبەرەوە سەری هەڵدا. سەبارەت بە مردنەکەی ناوبراو ماریا زاخارۆڤا وتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا نووسینێکی ڕخنەئامێزی لە تەلەگرامی خۆیەوە بڵاو کردوێتەوە دەڵێت ئۆڵبرایت لە 23 ساڵیادی بۆردمانکردنی ناتۆ بۆ تۆغزلافیا لە 24 مارسی 1999 دا کە ناوبراو چاوەڕوان بوو بۆ ڕوودانی پرۆسەکە. دەشڵێت تۆماری دەستکەوتەکانی ئۆڵبرایت تەنها لە بەڵقاندا کورد نابێتەوە بەڵکو لە میانەی چاوپێکەوتنێکیدا لە پرۆگرامی 6 خولەکی کەناڵی CBS دا کاتێک لێی دەپرسن مردنی 9 ملیۆن منداڵی عراقی بەهۆی گەمارۆکانەوە کە زیاترە لە ژمارەی منداڵە کوژراوەکانی هیرۆشیما نرخێکی باشە بۆ سزادانی سەدام ئەویش لا وەڵامدا وتێتی بەڵێ ئەو نرخەی دەهێنا. زاخارۆڤا دەپرسێت ئایا دوای ئەمانە ئۆڵبرایت هیچ سزایەکی بەسەردا سەپێنرا؟ نەخێر بەڵکو پەیکەرێکی لە کۆسۆڤۆ بۆ دروست کرا. دەشڵێت ئێمە لە ئێستادا ڕوبەڕووی ئەم جۆرە کەسانە بووینەتەوە لە جیهاندا.